ڕاستیەکانی زۆری ژمارەی فەرمانبەرانی هەرێم. ئایا حکوومەتی هەرێم ڕاست دەکات کە دەڵێت ژمارەی فەرمانبەرانمان زۆرە بۆیە موچە لە کاتی خۆی نادرێت؟ لە زۆربەی بۆنەکان بەرپرسانی باڵای حکوومەت بۆ هێنانەوەی یاسا و دواکەوتن و شکستهێنانی لە پێدانی موچە وەک خۆی باسی زۆری ژمارەی فەرمانبەران دەکەن، بەڵام بە گوێرەی ئەو زانیاریانەی خودی حکوومەت فەرمانبەرانی ڕاستەقینەی مەدەنی بە بەراورد لەگەڵ جۆرەکانی تر موچەخۆر کەمتر بارگرانیان لەسەر حکوومەت دروست کردووە. بە گوێرەی زانیاریەکانی حکوومەت ژمارەی فەرمانبەرانی مەدەنی و هێزەکانی پێشمەرگە و ناوەخۆ 750,000 کەسە. لەو ڕێژەیە وەک لە داتای بایۆمەتری هاتووە 322,000 کەسیان موچەخۆری سلکی سەربازی و ئاسایش و زێرەڤانی و هاوشێوەکانیانە. بەڵام بە ڕەچاوکردنی ئەوەی کە بەشێکی زۆری هێزەکانی ئاسایش نەخراونەتە سیستەمی بایۆمەتری، ژمارەی ئەو سلکە لە 400,000 کەس نزیک دەبێتەوە. تەنها یەکەکانی 70 پێشمەرگە کە سەر بە یەکێتی و پارتین مانگانە 90 ملیۆن دۆلار وەک موچە پێیان دەدرێت کە زۆرینەیان لە لای وەزارەتی پێشمەرگە زانیاری تەواویان لەسەر نییە. بەو پێش بێت ڕێژەی زیاتر لە 153 موچەی فەرمانبەران لە هێزە چەکدارەکانن. ئەوانەی کە فەرمانبەری مەدەنین ڕێژەیان 350,000 موچەخۆرە. بەو ڕێژەیەش بێت تەنها لە 106 دانیشتوانی هەرێم فەرمانبەری ئەو کەرتەن. ستانداردی جیهانیش لە 101.8، واتە ئەگەرچی بە گوێرەی پێوەرە جیهانیەکان ژمارەی فەرمانبەرانی هەرێم زیاترە لە ڕێژەی ئاسایی، بەڵام بە گوێرەی بۆچوونی شارەزایان بەهۆی ئەم دۆخەی هەرێم پێی تێپەڕیوە دەکرێت ئەم ڕێژەیەی فەرمانبەرانی مەدەنی قبوڵ کراو بێت. ئێستا بابین ژمارەی هێزە چەکدارەکانی هەرێم بە وڵاتانی تر بەراورد بکەین بۆ ئەوەی بزانین چەندە لە پێوەر و ستانداردە جیهانیەکان دوورە. دانیشتوانی فەڕەنسا 67 ملیۆن کەسە، ژمارەی سەربازانی 388,000 سەربازە. دانیشتوانی بەریتانیا 65 ملیۆن کەسە، ژمارەی سەربازانی 233,000 سەربازە. دانیشتوانی ئەڵمانیا 82 ملیۆن کەسە، ژمارەی سەربازانی 208,000 سەربازە. دانیشتوانی ئیتالیا 60 ملیۆن کەسە، ژمارەی سەربازانی 357,000 سەربازە. دانیشتوانی ئوسترالیا 26 ملیۆن کەسە، بەڵام ژمارەی سەربازانی 79,000 سەربازە. دانیشتوانی ئوردن 8 ملیۆن کەسە، ژمارەی سەربازانیان 100,000 سەربازە. ئەو پێش بێت ژمارەی هێزە چەکدارەکانی کوردستان زۆر زیاترە لە ڕێژەی ئاسایی، بەوەش دەردەکەوێت زۆرترین گەندەڵی لە دامەزراندن لە سلکی سەربازی و ئەمنی کراوە. لە منملانەی حیزبی و ڕاکێشانی لایەنگر تەنانەت بە گوێرەی داتایەکی وەزارەتی پێشمەرگە پلەی ئەمید تا فەریق 10,000 کەس بوونی هەیە، کاوە پێچەوانەی هەموو ستانداردە جیهانیەکانە. وەک زۆرینەی جار بەرپرسانی باڵای حکوومەت دانیان پێداناوە، بۆیە ڕێژەیەکی زۆری پێشمەرگە و ئاسایشی بندیوار لە هەرێمبوونیان هەیە کە بوونەتە بارگرانیەکی گەورە بەسەر کەرتی گشتیەوە. بە گوێرەی هەندێک بەدواداچوون ئێستا بەشێکی زۆری دامەزراوە مەدەنیەکان بە تایبەت پەروەردە و تەندروستی بەهۆی کەمی ژمارەی فەرمانبەرانی بۆ ڕایکردنی کارەکان دووچاری کێشە بوونەتەوە. بە تایبەت کە ساڵانە نزیکەی 8,000 فەرمانبەر خانە نشین دەبن. لە ساڵی 2014 دامەزراندنی مەدەنی وەستێنراوە، لەگەڵ ئەوەشدا ناهاوسەنجی لە دابەشکردنی فەرمانبەران بەسەر دامەزراوەکانی حکوومەت هەیە. بۆ نمونە حەمەی حەمە سەعید وەزیری ڕۆشنبیری ڕایگەیاندووە کارەکانی وەزارەتەکەیان بە کەمتر لە 2,000 فەرمانبەر ڕایی دەبێت، بەڵام ئەوان زیاتر لە 6,000 فەرمانبەریان هەیە. لە دەرەنجام دەردەکەوێت ژمارەی فەرمانبەرانی هەرێم لە کەرتی مەدەنی وەک ئەوەی حکوومەت بانگەشەی بۆ دەکات زۆر نییە، بەڵکو لە هەندێک شوێن ژمارەی پێویستی فەرمانبەر بوونی نییە بۆ ڕایکردنی کاروبارەکان، ئەویش بەهۆی ناهاوسەنجی دابەشکردن و ڕەچاو نەکردنی پێوەرەکان لە کاتی دامەزراندندا.